إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، گومانبردنی خراپ بە خەڵکی نەخۆشیەکی تری ترسناکە لە دڵی ئیماندار ئەدا یا ئیماندار تووشی ئەبێ. بەڕاستی گومانبردنی خراپ هۆکارێکە بۆ ئەوەی کە تەفریقە و دووبەرەکی لە نێوانی خەڵکیە دروست ببێ. کۆمەڵگاکان پەرتەوازە ئەکا شەیطان بەهۆی گومانی خراپەوە. هەر لەبەر ئەوەیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە سنەتە زۆر جەخت لەسەرەوە کەنەوەکەوە ئینسان گومانی خراپ بە خەڵک نەبا. خوای تەعالا لە سوورەتی حجوراتە لە ئایەتی 12 ئەفەرمێ: يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. خوای تەعالا ڕوەکاتە ئێمەی ئیماندار ئامۆژگاریمان ئەکا و پێمانە فەرمێ: ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە بەخوا، شوێنی پەیامەکەی خوا کەوتون، گومان بە یەکتری مەبەن، زۆرێک لە گومانەکان واز لێبێنن، حتا ئەفەرمێ ئیجتەنیبوو، واتە دووری لێ بگرن. کە ئەنەهو ئەوەنە تاوانێکی پیسە، وەکو عەرەق خواردن وایە. چۆن ئەسڵەن ئەگەر لە کۆڵانێکە عەرەق فرۆشێکی تیابێت، تۆ لە کۆڵانێکی ترۆ بڕۆ، ئەوەندە دووری لێ بگرە. عینەن گومانی خراپ ئەوەندە پیسە، خوای تەعالا ئەفەرمێت دووری لێ بگرە، ئەسڵەن نزیکی مەکەوەرەوە. لەبەر ئەوەی هەندێک لە گومانەکان خراپن، تۆ لە زۆربەی گومانەکان واز بێنە. لەبەر ئەوەی هەندێک لە گومانەکان خراپن، تۆ لە زۆربەی گومان دوور بگرە. هەوڵ بدە دائیمەن گومانی باش ببە. گومانی خراپ خۆشەویستەکانم چەندین نەخۆشی تری لێ ئەبێتەوە. هەر لەو ئایەتە خوای تەعالا لە پاش ئەوەی کە ئەفەرمێ دوور بگرن لە گومانی خراپ یا لە زۆربەی گومانەکان دوور بگرن، ئەفەرمێ: ولا تجسسوا. گومانی خراپە کە هانی ئینسان ئەدا تووشی ئەوەی ئەکا دەستکا بە جاسووسی کردن، دەستکەی بە مراقەبەکردنی برای موسڵمانت. گومانێکی خراپی پێبەی، دوای گومانە خراپەکە دەستەکەی بە مراقەبەکردنی. هەر لە پاشەوە ئەفەرمێ غەیبەتی یەکتری مەکەن. گومانی خراپەوە ئەکا غەیبەتی برای موسڵمانت بکەیت. گومانێکی خراپی پێ ئەبەی، غەیبەتی یەکەی. جاری وا هەیە مودەیەکی زۆر تۆ غەیبەتی یەکەی، لە پاشان بۆت دەرەکەوێ کەوا نییە، تۆ گومانەکەت هەڵە بوو، ئەم جا ڕووی بۆ لایەڵی گردنم ئازاکە دوای چی؟
دوای ئەوەی تۆ سمعەتی تشکان لە ناو خەڵکە، دوای ئەوەی تۆ ئەوەی نەشێ پێت کرد، ئێستا ئەڵێ گردن مازاکەەوە ئەزانی گردن ئازای هەر ئەوەی ئەو بڵێ گردن تازابێ لە جەژنێکا بڕۆی دەستکەیتە ملی و بڵێ گردن مازاکە، واللهی نابێ بەو شێوە، نابێت. ئەبێت دائیمەن تۆ هەوڵ بدەیت سەرەتای گوناحەکان دەرگاکەی داخەی، لەسەرەوە دەرگاکەی داخەی، نێڵی بگاتە خوارەوە. هەر لە ئەوڵە گومان مادام دوو جۆرە، گومانی باش ببە، مەوزوعێکە بابەتێکە دووشت هەڵەگرێ، احتیمال هەیە نیەتی ئەو کەسە چاکەکە بێ، احتیمال شێ خراپەکە بێت، تۆ بۆ چاکە قبولی ناکەی، تۆ چاکەکە وەربگرە، مەڕۆ بۆ خراپەکە، تۆ بەلایەنی چاکەکە وەری بگرە. و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إياكم والظن، ليلة پێغەمبەر صلی الله عليه وسلم نایکاتە دوو بەشو، يعني هەر ئەفەرمێ ئامان وریای گومان بن، فإن الظن أكذب الحديث، گومان بردن درۆترین درۆیە، يعني هیچ درۆیەک نییە ئەوەنەی گومان خراپ بێ. بۆیە مسلمانە بێ ئاگای لێ بێ. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. سورة إسراء آية 36. خوای تعالی ئەفەرمێ ولا تقف يعني قسەیەک مەکە ما ليس لك به علم، شتێک کە تۆ زانیاریت لەبارەیەوە نییە قسەی تیا مەکە. ئیبراینە زۆر مەسائلەکان پەیوەندی بە دڵەوە هەیە، یعنی تۆ لە دڵی کابرا علمت هەیە، تۆ لە دڵی علمت هەیە، بە تاکید گشتمان ئەڵێ نا. ئەیتە خوای تعالی فەرمێ ولا تقف ما ليس لك به علم، قسە لە شتێک مەکە تۆ زانیاریت لەبارەیەوە نییە، چونکە بەڕاستی ئەگەر هەر لە ناو دڵتا بێ ئاساییە، ئیسەوەکو ڕوونیەکەینەوە، یعنی ئەگەر تۆ گومانێکە بێ بەس لە دڵتا نەتخستە سەر زمان بە کردەوە جێبەجێت نەکرد، ئەوە مەوزوعێکی ترە. گومانێکە و هەوڵ ئەدەی تیشنەی تێڵی بەس هەر ناو دڵتایە کێشە نابێت. بەڵام شتێک کە تۆ لەبارەیەوە شارەزاییت نییە، علمت نییە، قسەی تیا مەکە، چونکە بەڕاستی گوێ، زمان، دڵیش پرسیاری لێکرێ، لێپرسینەوەی لەسەرە لە ڕۆژی قیامەتە. ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم تەوافەکە بە دەوری کەعبە، لە کاتی تەوافە ئەم فەرمایشتانە ئەفەرمێ چەندێ جوانی، چەندێ بۆنخۆشی ئەی کەعبە، چەندێ گەورەی، چەندێ حورمەتت گەورەیە، بەو زاتەی نەفسی منی بەدەسە، حورمەتی ئیماندار لە حورمەتی تۆ گەورەترە لای خوای تعالی. سبحان الله. چونکە کەعبە ڕاستە ماڵی خوایە، بەس بەردە، بەس تۆی ئیماندار زکری خوا ئەکەی، دڵت پڕ لە ئیمانە، حورمەتت گەورەترە. ئەمجا ڕوونیەکاتەوە چی حورمەتێکت گەورەترە؟ ماڵت. هیچ مسلمانێ بۆی نییە ماڵی هیچ مسلمانێ داگیر کە بە نەحەق. خوێنت هیچ مسلمانێ بۆی نییە خوێنی هیچ مسلمانێ بڕێژێ بە نەحەق. ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وأن نظن به إلا خيرا، و دائیمەنیش ئەبێ گومانی چاک بە برای مسلمانت بۆی. ئەگەر مسلمانێکت بینی، بۆ نمونە لەگەڵ ئافرەتێکە مسلمانێکت بینی، تەنیان یەکسەر تۆ مەڵێ بەخوا، ئەمە دوو معنە هەڵەگرێ، لەوانەیە ئەوە خێزانی بێ، لەوانەشە بە پێچەوانەکەوە، تۆ بۆ ئیلا یەکسەر ئەوەی تەباری پێچەوە بینی مۆل ژنێکە، لا سیارەکە لەو دەشتە چۆڵە بین، ئێکی لە خێزانی خۆی نەبێ بە یەکۆ شوێت نەو دەشت. تۆ بۆ ئەمەیانەوە دائیمەن، یعنی منافق ئەمەکان وەرەگرێ، ئینسانی ئیماندار ئەمەکان وەرەگرێ، منافق دائیمەن ئەمەکان وەرەگرێ، یعنی دائیم ئەڕوا بوختیانێکی بۆکە، نەک هەر بەس تەنها گومانێک لە ناو دڵیایەتی، بەڵکو ئەیکا بە قسەش و لە ناو خەڵکی شاباسەکە. بەس ئینسانی ئیماندار نا، ئینسانی ئیماندار ئەڕوا گومانی باش ئەبا، و ئەوەیش ئەسڵە برا بە ڕێزەکانم، ئەوەیش ئەسڵە. کەوابوو گومان دوو بەشە، کەوابوو گومان دوو بەشە، گومانی خێر هەیە، گومانی شەڕ هەیە. ئەگەر تۆ حتا
حتى مجالی تایە ئەبێ گومانی خێر بۆی گومانی چاکە بۆی حتى مجالی تایە مەگەر مەسئلەکە مجالی تیا نەمێنێ ئەگەر لەو کاتە گومانی خێریش نەبەی گومانی شەڕش بەی دروسە بۆ نمونە کابرایەک نەناسرا و دێتە ناو مزگەوتەوە ظاهیر بڕێ حرەکات و جوولە ئەکا جێی گومانە لەو وەزعەشا ترسێکەیە بۆ نمونە تەقینەوە بکرێ چی بکرێ چی بکرێ یعنی ئەو کاتە ئەسڵ وایە تۆ بکەویتە گومانۆ لێی و ئەگەر بینیت گومانەکە تۆزێک بەڵگەیەکی شاتە بانی ئەو کاتە یەکسەر تەلەفۆنەکەی بۆ جهاتی دیاری کراو لەبەر ئەوەی خوا نەخواست ئەوە نەبێتە هۆی ئەوەی کە چەندین مسلمان بکوژێ کابرا شەوێکی درەنگ دەمی هەڵپێکاوە لە دیوارێک بازەداتە ئەو دیمە ئیتر خۆ ئەمە زاهیر وا دەرەکەوێ ئەمە دز بێ ئەمە وا دەرەکەوێ خۆ نابێت تۆ بێژی وەڵا لەوانەیە ئەمە خاوەن ماڵەکە بێ چونکە خاوەن ماڵەکە ئەغڵب دەم هەڵ ناپێکێ لێرە ئەبێت تۆ هەوڵ بدەی ماڵی دراوسەکەت بپارێزی بەقەدەری توانە ئەو گومانە گومانی خراپ نییە ئەو کاتە ناچاری بڕێشت هەیە ناچاری خۆشەویستەکانم دایمەن ئینسان هەوڵ بدات چاکە وەربگرێ بەڵام ئەگەر حاڵەتەکە لەو شێوازە بوو ئەوە ناچارە ئەو لاکەی هەڵبژێری یەکەم بەرهەمی گومانی خراپ ئەوەیە سقە نایە لێ لە بەینە ئێستا من گومانم بە تۆ بێ ئیتر متمانم پێت نییە ئەی ئەگەر متمانە نەما هاوکاری نامێنێ کە پێویستە من و تۆ هاوکار بین لە هەموو کارێ خێرە ئەبێ وتعاونوا على البر والتقوى ئەبێ من و تۆ دائما دەستباری یەکتری بین لە کارە خێرەکان ئەی ئەگەر من متمانم پێت نەبێ دەستباریشت نابم ئەی ئەگەر دەستباری نەما هاوکاری نەما لە ناو خەڵکە ئەو کاتە کۆمەڵگە ئەبێ بە جەهەنم بخوا ئەوە نە حەساوە متمانە نەما ئەوە نە حەساوە هاوکاری نەما ئیتر ئەم کۆمەڵگایە بەڕاستی ئەوێتە جەهەنمێک هەموو تاکێک لەنا ئەو کۆمەڵگایە هەستوە غەریبیەکە هەموو تاکێکی کۆمەڵگاکە هەستوە غەریبیەکە چونکە هاوکاریەک نین کە هاوکاریەک نەبوون ئیتر ژیان تێکەچێ ئەو کاتە هەموو حرەکەیەک بە گومان ئەبینرێ هەموو حرەکەیەک ئەبینی کابرا هەر شتێک بکە یەکسەر گومانی خراپی پێبن ئەو کاتە ژیان یەک پارچە لەسەر گومان ها براینە ئێستا بە تایبەتی لە بواری سیاسەتە هیچ متمانەیە نەما لەم وڵاتە هەر کەسێک یەک شتێک بێ یەکسەر ئەیکەن بە زەجەیەکی گەورە لێی مع العلم شتەکان جێی هینە یعنی جاروایە شتێک گوماناویە قسەیە کەسێک قسەیەکی کردە خۆ تۆ ئەبێ گوێ لەو لایش بگیری ئینجا بێ محکەمە مەوزوعەکان یەکلا کاتەوە ئێمە بەبێ ئەوەی محکەمە یەکلای کاتەوە هەرچی فەیسبووکە لەسەر ئەو کابرا نووسی لەم ماوانە لە چەمچەماڵ حادیسەیەک بوو گوایە على ئاساس ژنێک مێردەکەی ئاگری ناتە ژنەکەی و مناڵەکانیەوە بینیتان چەنەها خەڵک ئەتوانم بڵێم لە 180 ئەم ملەتی کوردە تووشی گوناح بوو هەر هەمووی لە فەیسبووک ئەوجا فەیسبووک ئێستا 4 ملیۆن فەیسبووک هەیە لە کوردستان ئەزانە 4 ملیۆن ئەکاونتی فەیسبووک هەیە لە کوردستان یعنی لای کەمەکەی 3 ملیۆنی لەسەر ئەوە ئەینووسی هەر ئەمە چی پێ بکرێم زەلامە یەکسەر بوو بە حاکم حکمی دا ئیسپاتی کرد ئایا عیدام بکرێ یا سجن ئابەدیش بکرێ یەکسەر ئیتر قسەکردن بە پیاو ئەوەی ژن بێ قسەی بە پیاوە کرد ئەوەی ئیتر یعنی مەوزوعەکە گەشتە حەدێ ئەسڵیش وایە من و تۆ لەم مەوزوعە بێدەنگ بین تا محکەمە یەک لای کاتەوە تا بزانم مەوزوعە چۆن بووە ئیتر شتیان بۆی دروستە کرد مەبەستم ها گومان لە مەسائلە و مەسائلانە شتی تریش لەم شێوازانە زۆرە شتی تریش لەم مەسائلانە زۆرە ڕۆژانە ڕۆدا ڕۆژانە ئەخبارە تەلەڤیزۆنەکانیش خۆ ئەوەنە ڕەحمیان نەماوە ئەمەنە بەزەی نەماوە یعنی تەسەوڕەکەی لە وڵاتەی ئێمە یەکێک لە کێشەکانی ڕاگەیاندن ئەوەیە ڕاگەیاندن حکومەدا یعنی تەسەوڕەکەن ڕاگەیاندن حکومەدا تەلەڤیزۆنێکە شتێ بڵاوە کاتەوە وەک حاکم حکمی تیادە و ئەیکا بە بەزمی خۆی تەنانەت پەرلەمانتارەکانیشمان تەسەوڕەکەن پەرلەمانتارێکی قانونی یعنی پەرلەمانتار ئەبێت کەسێکی عاقڵ و ژیر و قانونی و یاساناس و ئەمانە بێ تەسەوڕەکەن شتێک لە تەلەڤیزۆن ئەبیسێ یەکسەر ئیتر دەسەکاتە حکومدان لێ لە ئەکاونتەکەی خۆی حکومەدا لەسەری ئەی ئەوە کرا مادام ئەبێ وا بکری ئەبێ وای پێ بکری ئەبێ بۆ براکە ئەخر ئێمە چۆن ئەبێ وابێ چۆن ئەبێ مسلمان وابێ مع العلم ئێمە ئەڵێن مجتەمەعەکەی ئێمە لە 195 مسلمانە لە 195 مسلمانە ئاوایە ئیسلام وا ئەفەرمێ یان ئێمە دوورین لەو منهەجی ئیسلامەوە کە ئیدعای ئەکەین من زۆر جار ئەڵێم ئێستا زۆرم پێخۆشە مزگەوت بۆ نمونە
لا هشتا تا 92 لم سمودە سێ مزگەوتی بچووک بوو لە جمعەکان شاپڕ نابوو بەڵام ئێستا لەم ڕزگاری خۆمانە لەخوا بەزیابێت 12 مزگەوتەیە و هەر هەمووشی مەگەر ئاوا لە ڕۆژانی بەهارە پڕ نەبێ ئەگینا پڕ ئەبێ و پێویستی بە شوێنی زیاتریش هەیە من دڵم خۆشە کە ئەمە هەیە بەس لەلایەکی تریشەوە ئەو ئیمانداریە ئەو زەمانە بوو ئێستا ئەم ئیمانداریە نییە ئەوانەی کە نوێژیانەکرد جاران چاکتر نوێژیانەکرد باشتر لە ئیسلام تێگەیشت بوون بەس ئەمانەی ئێستا ئەم خەڵکە ئێستا هەمووی دێ بۆ مزگەوت نوێژەکە بەڵام بوختیان چییە غەیبەت کەرە حرام خۆرە ئەچێ بۆ حەج بەڵام لەو لاشەوە بیر لە بچووکترین حەقی حەقدارەکان ناکاتەوە لەسەری دێ بۆ جمعە بەڵام لەولاوە دەرەچێ لە جمعە لەولاوە قۆڵی خەڵکە بڕێ خراپەکاری ئەکا فێڵەکە هەموو شتێکەکە ئێمە جێی دڵخۆشی نییە بەڕاستی بەداخەوە یانی گومانبردن هەندێک هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکانی خۆشەویستەکانم ئەوەیە کە تۆ لە خۆت ڕازیت لە هۆکارەکانی گومانبردن ئەوەیە تۆ لە خۆت ڕازیت تو ئەگەر لە خۆت ڕازی نەبی گومان بە خەڵک بۆ ئەوەی وە لە ئیسلامیشا لە خۆ ڕازی بوون یەکێکە لە گەورەترین دەکبەتێکە ولا تزكوا أنفسكم ئێوە نابێت تەسکی خۆتان بکەن بۆیە تۆ نصیحەتی یەکێکەکەی نصیحەتیکە بەس خۆتیش دائما بە فەقیر بزانە بڵێ یا رب العالمین لەوانەیە خوا لە منی قبول نەکردبێ کێ ئەڵێ ئەم نوێژە لە من و تۆ قبول کراوە ئیبراهیم و ئیسماعیل خەریک بینای کەعبەن داواکەن خوا لێمان قبولکە بە ئەمری خوا ماڵێ بۆ خوا دروستەکەن بە ئەمری خوا ماڵ بۆ خوا دروستەکەن ئەترسن خوا لێیان قبول نەکە دوعاکەن خوا لێیان قبولکە ئەی من و تۆ چیمان کردووە ئاخر بۆ ئەوەنە لە خۆمان ڕازی بین هۆکارێکی تر عقلی ئەو کەسە زەعیفە کە دایمەن گومان بە خەڵکە بە نەفسی پیسە چونکە ئەگەر عقل ئینسانی عاقڵ نابێ گومان بە خەڵک ببە ئینسانە نەفسی پاک بێ نابێ گومان بە خەڵک بووە هۆکارێکی تر توندڕەویەکی زیاد لە حەد یەکسەر ئەمنەوە توندی شتەکان وەرەگرێ لەوانەیە خۆشی ئیمانەکەی لەدەست بدە نابێت خۆشەویستەکانم نابێت ئەبێ ئێمە بۆ خۆمان قەینا حتا عیبادەتکەن کەمە بەس بەرامبەر بە خەڵک نابێ زۆر تند بین ئەبێ هەوڵدەین دائیمەن سووکەکان وەربگرین بۆ خەڵک لەبەر ئەوەی خەڵک بەرەبەرە بێتە ناودین خۆی ئینسان ئەوەنە حەساوەهات هێواش هێواش خۆی شتەکان تێگا و ئەو کاتە لە تۆش لەوانەیە باشتر ببێ شوێن کەوتنی هەوا و ئارەزوو زۆر لە موسڵمانان براینە لەم زەمانە شوێنی هەوا و ئارەزویان کەوتن زۆرێک یعنی من بە هەوا و ئارەزووی خۆم بۆ نمونە مامۆسایەکمەی خۆشم گەرەکە ڕئیس حزبەکەم خۆش گەرەکە ئیتر هەر کەسێ لە حزبەکەی من ڕازی نەبێ یان لە مامۆساکەی من ڕازی نەبێ ئیتر من گومانی خراپی پێ بم مەرج نییە برا بە ڕێزەکان ئەوە من غەڵەت تێگەیشتمە لە دین خوایە دین پێغەمبەرە صلی الله علیه وسلم دین هیچ کەسێک نییە هەندێک مسلمانێ ئەڵێ یەکسەر گەیشتە تو ئەی تۆ لە فلان ڕێی چییە بەرامبەر بە فلانە کەس نابێت وا بڵێ بە هیچ کەسێ ئەو فلانە کەسە لە دایکیش نەبووە ئەم دینە هەر وەک خۆی وا بووە دینی نوحە ئیبراهیمە تو ئەتوانی پرسیاری لێ بکەی بە ڕێیت بەرامبەر خوا چییە ڕێیت بەرامبەر بە ئەرکانەکانی ئیمان و ئیسلام چییە ڕێیت بەرامبەر بە پێغەمبەر چییە صلی الله علیه وسلم لەوە زیاتر قولی کەیتەوە خراپە ئەم شوێن کەوتنی هەوا و ئارەزوو شوێن کەوتنی مەسەلەن شتێک بەڕاستی وە ئەکات ئێمە بەرامبەر بە یەک گومانمان خراپ بێ عیلاجی چییە ئێمە ئەگەر گومانی خراپمان بەرامبەر بە یەکتری برد عیلاجی چییە عیلاج یەکەم دائیمەن برا بە ڕێزەکانم ئەبێ ئێمە گومانمان وابێ کە ئێمە دژمنێکمانەیە شەیتانە ئەم شەیتانە دائیمەن خەڵک بەرەو خراپە ئەبا مرۆڤەکانیش قابلن بەوەی کەوا جارجار شەیتان بیان خەڵەتێنێ ئێمە خۆ کەسمان پێغەمبەر نیمان بەس پێغەمبەرانن شەیتان تەئسیریان تێناگا جگە لە پێغەمبەر قابلە غەڵەت بکە ئینسان توش حوسێنێکی فراوانە وەریگرە شەیتان بردی تۆ بیتێرەوە شەیتان بردی تۆ بیتێرەوە نەک شەیتان بردی و تۆش پارێکی پێوە بنەی بڵێ بڕۆ ملت بشکی خەڵکمانەیە وایە خەڵکمانەیە شەیتان لە شتێکە خەڵەتانی ئەمیش لەقەیەکی لێدا و بەرەو جەهەنەم با زیاتر بڕۆ زۆر خراپە نە شەیتان ئەگەر کەسێک مەسەلەن پارەکە نوێژێ کرد پارەکە ڕەمەزان ئێستا فکرەیەکی بۆ دروست بۆ نوێژ ناکە شەیتان خەڵەتانێتی ئێمەش ئەبێ بڕۆین تر دەستکەینە غەیبەتکردن و گومان خراپ نە وەڵڵا بالعکس ئەبێ ئێمە بڕۆین بیتێرینەوە شەیتان خەڵەتانی ئەبێ ئێمە بیتێرینەوە ئیمامی حەسەنی بەسری شەوێکیان هەڵسا بوو شەو نوێژیە کرد ئەو کاتە چراوچشتنە بۆ تاریک بووە ئا لەو کاتە دزێک لە پەنجەرەکە دێتام دیمە
هەندێک بە ئیمامی حەسەنی بەسری باسیەکەن هەندێکیش بە خەڵکی تێکێک لە ئیمامەکانی تر المهم ئەمە لە سەلەفا بووە لە پەنجەرەوە کابرا دێتە ئەم دیما بۆ دزی ئەمیش لە سوچێکە خەریکی شەو نوێژیە ئەو نایبینێ هەرچی دێتە دەسیەوەی خاتە ناو گونەیەک و ئەوێ بیبا لەو کاتە ئەوێ بڕوات لە پەنجەرەکە بچێتە ئەو دیما ئەمیش بانگەکە ئەڵێ کوڕم وەرە ئێرە کابرا لە شوێن خۆیان جامە دەبێ ئیتر وەزعەکە زۆر هێنە بانگەکە ئەڵێ کوڕم بۆچی یعنی هاتی خۆ من ئێستا اعتیادی ئەوەی برتە گردن تازابێ بەس کوڕم آخر ئەمە کەی ڕێگای یعنی وەکو بڵێ ڕێگای پەیداکردنی پارێ کوڕم لە جیاتی ئەوەی خۆت بخەیتە ئەم خەتەریاتەوە دزی و لەوانەیە بکوژرێ و لەوانەیە بتگرن و لەوانەیە حیات بچێ و سمعتت بشکێ و ئەی بۆچی ناچی ئیشێ بکەی عەمەلەیە بکەی کاسبیە بکەی المهم نصیحەتێکە تا بانگی بەیانی بانگی بەیانیش طبعا کابرا زۆرە گۆڕێ بانگی بەیانی ئەڵێ بن ئەچم بۆ مزگەوت ئەڵێ وەڵام منیش دێم لەگەڵ تا مامۆستا لەگەڵ خۆی ئایبا بۆ مزگەوت دەست نوێژەگرێ و ئەڕوا لەگەڵ مامۆستایە بۆ مزگەوت یەکەم جارە نوێژ بکات لە مزگەوتە دوای خەڵکەڵێن مامۆستا شەو تۆ ڕۆیشتیتەوە میوانت نەبوو ئەم میوانە کەی هات مەڵتەڵێ وەڵا ئەم میوانە شەیطان ویستی بیدزێ بەڵام ئێمە لە شەیطانمان دزی ئێمە لە شەیطانمان گردەوە لە دەستی شەیطان دەرمان کرد مسلمان ئەبێ ئاوا بەڕەحم بێ ئەمجا دائیمەن بۆ ئەوەی چارەسەری گومانی خراپ بکەی سەیری نەفسی خۆت بکە بڵێ بەخوا بەرا من خۆم لە خەڵک خراوترم هەر کەسێ مەشغولی خۆی بێ مەشغولی خەڵک نابێ هەر کەسێ مەشغولی خۆی بێ عیبەکانی خۆی بێ مەشغولی خەڵک نابێ مشکلە ئەوەیە منی عیبی خۆم نابینم و سەیری عیب تۆکەم جاروا هەیە تەڵاشەیەک ئەوە نەها لە ناو چاو خۆمان نایبینم بەس گەردیلەیەکە لەناو چاو تۆ ئایبینم سير او آيات حديثانه بكين هر كسي آيات وحديث تأثيري تنكاتر شي تأثيري تكبره او آيات او حديث او تأثير تنكا نازنم او آيات وحديث على قمان مبا قماني خراب مبا بلام تو هر بيبي خوا بنا ممدا دور قرتن للشبهة برأينا حتى اتوانين خوش يسكانن با خومان للشبهة بدور بقري خومان نخينا قمانوا خومان نخينا جي قمانوا روجي كان پیغمبری خوا صلی الله علیه وسلم رمضان بو لمزگوت اعتکاف یکرد یعنی پیغمبر صلی الله علیه وسلم لدى شوی اخیرا لمزگوت امایوا روزکی و شوکی هر عبادت یکرد یعنی شوی آوا تاریک بو دنیا صفیه خیزانی هاتو بو بلای صفیه کچی حویی هاتو بو بلای دوای اوی کبری کرد تو ذکر لگل پیغمبر راوستا دو کس لو کاتا تیپر بون بویا تو زپیان هل کرد سلامي كان كردو سيري أنا كردو بيان هالقرد في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي عليكم السلام ورحمة الله أما صفيي خيزان ما لقل مرة واستوى أما صفيي خيزان ما لقل مرة واستوى أوان شفتيان سبحان الله أي في غمري خواه قابل يما قماني خراب بتوب وين في غمري خواه صلى الله عليه وسلم حديث مهمي فرموي إن الشيطان يبلغ من الإنسان مبلغ الدم وإني خشيت أن يقذف في قلوبكما شيئا شيطان وچون بڵێ خوێن بەگیان تا دێت و ئەڕوا شەیتان ئاوا دێت و ئەڕوا ترسام شتێ بخاتە دڵتان و بۆیە لەسەر خۆتان هیچ پەلە مەکەن ئەمە سەفیەی خێزانمە لەگەڵ ماوەستاوە ئەمە زۆر مهم ئەمە دەرسە بۆ من و تۆ هەر کاتێ شتێک بوو جێی گومان بوو زانیمان یەکێک گومانێک ئەبا یەکسەر بۆی ڕوونکەینەوە برا گومانی خراپ مەبە ئەمە فڵان ئاوا یعنی مەسئلەکان ڕوونکەرەوە باشە بە قەدەری توانە و دائما إنساني ما قر عيبك ما ليك كابيني بونا منيسا من يككم بينين وعد بونيجي جماعات بزانين كوا أو كابرا خيري تريشي تياي يعني مرجنية كسيك لا يكون نقصانية كي يتلحموا لا يكون نقصانية كي يعني هل لا هي تشاكا يسبون من قرتو عيبك تيابو ولا تشتكا بير لا تشاكا كان بكم وبير لا خرابا كانت نكمو لو أنا أو كسيك حمون يجنا بونيجي جماعات بلام خيري زوريش بكا لوانەیە لە بازارە لەوە چێ نوێژی جەماعەت بکە من نەزانم بۆیە نابێ حەوڵ بدە بە قەدەر توانە بیر لە لا چاکەکان بکەن و نەک لا خراپەکان ئیتر ئینشاءڵڵا گومانی خراپ نابێ خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نووری ئیمان بخرە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە گومانی خراپ لە دڵمان دەرکەی
یا ڕەبی نەخۆشە پیسەکان لە ناو دڵمان دەرکەی، یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی، ڕەحم بە باپیران و داپیرانمان بکەی کە لە پێش وەفاتیان کردووە، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردی هەموو مسلمانان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان کردین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەندێک مسلمانەیە کێشەی هەیە، احتیاجی هەیە، قەرزارە، نەدارە، گیراوی هەیە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێک کێشەیەکی بۆی چارەسەر بکەی، یا ڕەبی خێری دین و دنیای تێبخەی بۆی، یا ڕەبی خوایە بەرەکەت خێتە کوردستانەوە، بەرەکەت خێتە دارایی ئەم کوردستانەوە، بەرەکەت خێتە ئاو و کارەبای ئەم کوردستانەوە، یا ڕەبی کاربەدەستانیشمان ساڵح و دادپەروەر بکەی، یا ڕەبی تەرەقی بە دینی ئیسلام بدەی، ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لەم کوردستانە. ئامین ئامین.